إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن أصدق الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، خوای گەورە دەفەرمێ واتقوا يوما ترجعون فيه إلى الله. ئەی خەڵکینە، خۆتان بپارێزن لە سزا و لە تۆڵە و لە شەڕی ئەو ڕۆژەی کە تێیدا دەگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار. خۆمان بەچی بپارێزین؟ لە ناخۆشی و ناڕەحەتیەکان لە دوای مردنمان تووشمان دەبێت. کاتێککە ئینسانی موسڵمان و ئینسانی غەیری موسڵمان کە دەمرێت، بێگومان کۆمەڵێک خۆشی و ناخۆشی لە پێشەوەیە. ئایا ئینسانی ئیماندار و خواناس، ئەوەی کە لە دنیادا خۆی ناسیوە، سەری بەندایەتی بۆ کەچ کردووە، عیبادەت و خواپەرستی کردووە، لە دوای مردنی چی بەسەرا دێت؟ چەند مەرحەلەیەک باس دەکەین وەکو یادخستنەوەیەک بۆی ئینشاءڵڵا خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین، بۆی بەسەر بەرزی بمرین، بەسەر بەرزی زیندوو ببینەوە بەویستی خوا. یەکەم شتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لای هەمووتان ڕوون و ئاشکرایە دەفەرمێت ويأتيه ملكان فيجلسانه فيقولان له من ربك فيقول ربي الله فيقولان له وما دينك فيقول ديني الإسلام فيقولان له ما هذا الرجل الذي بعث فيكم فيقول أشهد أنه رسول الله صلى الله عليه وسلم جاءنا بالبينات من عند ربنا فصدقنا واتبعنا فذلك قوله سبحانه وتعالى يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. وەک یادخستنەوەیەک کاتێک کە دەمرین دامان دەپۆشن، هێشتا کە سوکارەکەمان نەگەڕاوەتەوە، ئەوان لە خەمی ئێمەدان، ئەوان ئەسەف بۆ ئێمە دەخۆن. لەو کاتەدا دوو مەلائیکە دێن سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ، تەنها سێ پرسیارە لێ ئەکەن. دەربارەی ئەوە پرسیارە لێ ئەکەن کێ پەروەردگاری تۆیە؟ کێ خالقی تۆیە؟ لە دنیادا کێت پەرستووە؟ ئینسانی موسڵمان و ئیماندار ڕوو لە خوا بە زمانێکی فەسیح و پاراوە دەڵێت ڕەبی الله، ئەڵڵا پەروەردگاری منە. ئەم سێ پرسیارێ خۆت بەم سێ پرسیارە ئامادەکە. لەم سێ پرسیارە دەرچووی بە پشتیوانی خوا هەتایە بەبێ بچڕان ناخۆشی و ناڕەحەتی نابینیت. ئەڵڵا پەروەردگاری منە. پرسیارت لێ ئەکرێ دینی تۆ چی دینێک بۆ لە دنیادا؟ ئەگەر شوێنی ئیسلام کەوتبێتی بەڕاستی دەڵێی دینی ئیسلام دینی منە، ئاینی پیرۆزی ئیسلام بەرنامە و پرۆگرامی ژیانی من بووە. پرسیاری سێم لێ ئەکەن چی دەڵێ سەبارەت بە ئەو پیاوەی کە نێرراوە بۆ ناو ئێوە کە محەممەدە صلی الله عليه وسلم؟ ئەو ئیماندارە دەڵێت ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، شایەتی دەم کە هیچ خوایەک نییە ئیلا ئەڵڵا نەبێ، شایەتیش دەم کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم، عەبدی خوا بوو. خوای گەورە بە پەیامێکی ڕوون و ئاشکراوە ناردی بۆ ناو ئێمە، ئێمەش بەڕاستمان خستەوە، باوەڕمان پێهێنا و شوێنیشی کەوتین. ئەم سێ پرسیارەیە. خوای گەورە دەفەرمێ يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. ئەمە ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ ئیمانداران لە دنیادا زمانیان فەسیح و پاراو دەکەین، و لە ڕۆژی قیامەتیشا کە مەبەست پێی قەبرە. ئەگەر پێت خۆشە زمانت لاڵ نەبێ، ئەمڕۆ خوا بناسە. بەڵام کەسانێک شەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پەنا بخوا منافق و کافر کاتێککە پرسیاریان لێ ئەکرێ چێ پەروەردگاری تۆیە؟ ئەڵێ نازانم. پرسیاری دینی ئیسلامی لێ ئەکەن، نازانم.
پرسیاری پێغەمبەری خوای لێکەن صلی الله عليه وسلم ئەڵێ نازانم هیچ نازانم ئەمجا عقوبەی خوا و سزای خوا دەست پێ ئەکات بەڵام کاتێک کە ئیماندار خوای گەورە بە گەورەی خۆی بە عەزەمەتی خۆی زمانمان پاراو کات لەو سێ پرسیارە ناخۆشە ڕزگارمان بێت کە ئینسان جوابی ئەو سێ پرسیارەیدایەوە خوا لەو کەسانەمان بگێڕێت چی ڕوو ئەدات لەناو گۆڕەکەمانە چی ڕوو ئەدات خاڵی یەکەم دوای وەڵامدانەوەی مەلایکەکان سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت دوای ئەو ئیمتیحانە قورسە هێشتا کەس و کار گەڕاونەتەوە نەگەڕاونەتەوە لە ئاسمانەوە ئەمرێک دەرئەچێتە خوارەوە بۆ خوارەوە لەلایەنی پەروەردگارەوە فينادي مناد من السماء أن صدق عبدي خوای گەورە لە ئاسمانەوە بانگ دەکات دوای وەڵامدانەوەی پرسیارەکان بۆ ئیماندار بۆ کەسەی لە دنیادا خوای ناسیوە دڵی ئاوەدان بۆ بە عیبادەت و خواپەرستی خوای ئەرز و ئاسمان بانگ دەکات دەفەرمێت عەبدەکەی من ڕاستی کرد ئەڵڵا پەروەردگاری بوو لە دنیادا عەبدی من ڕاستی کرد دینی ئیسلام پەیڕەوی دەکرد عەبدی من ڕاستی کرد شوێنکەوتوی و ڕاستەقینەی محەممەد و صلی الله عليه وسلم بۆیە پاداشتی ئەوەیە فافرشوه من الجنة وافتحوا له بابا إلى الجنة والبسوه من الجنة خوای گەورە دەفەرمێ دەی فەرشی بەهەشتی بۆ ڕابخەن ئەزانن فەرشی بەهەشت چۆنە خوای گەورە لە کەسانەمان بگێڕێ لەبان ئەو فەرشانە دابنیشین بەطائینها من ئیستەبرق فەرشەکانی خۆمان ژێرەکەی گونێیە شتێکی ئاساییە بەس جوانەکەی جوانە ژێری فەرش شتێکی احتیادیە بەڵام فەرشی بەهەشت ژێرەکەی حەریرە حەریری ئەسڵی و ئاورێشمی ئەسڵیە ئەبێ بانەکەی چی بێ ئەبێ سەرەوەی چی بێت فەرشی خۆمان ژێرەکەی گونێیە و شتێکی احتیادیە بەڵام ئەو ژێرەکەی ئاورێشمی ئەسڵیە ئاورێشمی بەهەشت ئەبێ بانەکەی چی بێ مەگەر خوای گەورە خۆی بزانێت چی دەی فەرشی بەهەشتی بۆ ڕابخەن بۆ عەبدەکەی من ئەوە عەبدەی کە ڕازگۆ بوو لەگەڵ خوادا پۆشاکی بەهەشتی لەبەرکەن ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ دەرگایەکی لە بەهەشتەوە بۆ بکەنەوە فيأتي من ريحها وطيبها ويفسح له في قبره مد بصره أمجا بون برامي بهشت دي بسريا كبي غمري خوا فرمي صلى الله عليه وسلم 500 سال دروا خوا لو كسانا من بگيري دوای وەڵامدانەوەی پرسیارەکان هەموو خۆشیەکان دەست پێکە هەموو ناخۆشیەکان و خەم و خەفەتەکانی دنیا لە کۆڵت ئەبێتەوە پۆشاکی بەهەشت لەبەرەکرێ فەرشی بەهەشت بۆ ڕاخرێ دەرگای بەهەشتت بۆ دەکرێتەوە لەناو قەبرەکەتەوە حتا چاوت بڕکە قەبرەکەش گەورە ئەبێتەوە ئەمە پاداشتی عیبادەتەکانە کە لە دنیادا بۆ خوا کردت بۆیە مەلایکەش سەلامی خوایان لەسەر بێ دواوی کە خوای گەورە فەرمی عەبدەکەی من ڕاست دەکا مەلایکانیش دەفەرمون صدقت على هذا حييت وعلى هذا مت وعليه تبعث إن شاء الله مەلایکان دەفەرمون سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێ بەڕاستی تۆ ڕاستەکەی لە دنیادا بەم شێوەیە ژیایی لەسەر ئەم سێ وشەیە ژیایی و لەسەریشی مردی و لە ڕۆژی قیامەتیشا مسگێنی بێ لێت تۆ بە شێوەیەکی سەربەرز و سەرفراز ناو قەبرەکە دەرەچیت بۆ قیامەتە ڕۆیت ئەمە وەڵامی ناو قەبرە پاداشتەکەی ئەوەیە با خۆمان حازرکەین بۆ ئیمتیحانە قورسە یا ڕەبی خوای لەسەرمانی ئاسانکەی یا ڕەبی خوای لە ناو قەبردا زمانمان پاراوکەی بۆ جوابداری مەلایکەکان یا رب العالمین خوایە جلوبەرگی بەهەشتمان لەبەرکەی یا رب العالمین لەسەر فەرشی حەریر و بەهەشتدا بنیشین یا الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد خۆشەویستان دوایەوەی کە ئینسان سەربەرز بوو لەناو قەبردا دوایەوەی کە خوای گەورە فەرمووی عەبدەکەی من ڕاستی کرد ڕێز و حورمەتت لێک گیرا بەهۆی ئیمان و تەقواکەتەوە ئەمجا خوای گەورە دەفەرمێ
افتحوا له بابا إلى النار فيفتح له باب إلى النار فيقال هذا كان منزلك لو عصيت الله فيزداد غبطة وسرورا. خواي گەورە بۆی ناز و نیعمەتەکانی بیر بهێنێتەوە ئەفەرمێت دەرگایەکی لە ئاگرەوە بۆ بکەنەوە، دەرگای باشتی بۆ کراوەتەوە، دەرگایەکی لە ئاگرەوە بۆ بکەنەوە بۆی ناو جەهەنەمیش ببینێت. ئەو عەبدە ساڵحەی من، ئەو عەبدە چاکەی من پێشی دەوترێ فڵان کەس ئەگەر لە دنیادا سەرپێچی فەرمانی خوات بکردایە، نوێژت نەکردایە و عیبادەتت نەکردایە، ئەمە جێگای تۆ بوو. ئەو کاتە زۆر دڵخۆشە بێ چونکە خوای گەورە ئەو ناز و نیعمەتی پێبەخشی. بەڵام پێشی دەوترێ ويقال افتح له بابا إلى الجنة فيفتح له فيقال هذا منزلك وما أعد الله لك فيزداد غبطة وسرورا. دەرگای بەهەشتیشی بۆ دەکرێتەوە ئەڵێن ئەمە جێگای تۆ، ئەمە قەسرەکان، ئەمە کۆشکەکان، ئەمە خێزانەکان، ئەمە خزمەتکارەکانتە، ئەمە هەمووی مڵکی تۆیە، هەمووی پیشانە درێ. هەرەکو چۆن ئەمڕۆ لە شاشەیەک دەیبینیت ئەوجا دڵخۆشە بێ، بەختەوەرە بێت، دڵخۆشیەکەی زیاد دەکە. ئەلحەمدولله خۆ من ئەگەر تاوان و گوناهم بکردایە، ئەگەر سەرپێچی فەرمانی خوام بکردایە ئەمە جەهەنەم جێگام بوو، ئەگەر خراپەت بکردایە ئەوە جێگات بوو، بەڵام مادەم چاکەت کرد ئەوە جێگاکەتە، زیاتر دڵخۆشە بێ. ئەمە هەمووی ناو قەبردا. جا بۆ ئەم دنیا بێنرخە، بۆ قەبری خۆمان تاریک و ڕەش بکەین، بۆ قەبری خۆمان پڕکەین لە ئاگر و لە دۆزەخ و لە ناخۆشی و ناڕەحەتی و تووڕەیی خوا، بۆ لەو کەسانە نەبین خوا بە ڕازگۆ ناومان بەرێ. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ويعاد الجسد كما بدأ منه فتجعل نسمته في النسيم الطيب وهي طير تعلق في شجر الجنة. ئەمجا ڕۆحە پاکەکەی ئەو ئیماندارە لەناو بۆنێکی زۆر خۆش ئەبێ، ڕۆحی لەسەر شکل و شێوەی باڵندەیەکی سەوز ئەبێ، ڕۆحەکەی دەبێتە باڵندەیەک، خوای گەورە دەکاتە باڵندەیەک بۆ خۆی لە ناو دار و ئاوەکانی بەهەشتە ئەبێ هەتا ڕۆژی قیامەت. ڕۆژی قیامەتیش هات بەلاشەی بەهەشتەوە دەڕواتە ناو بەهەشتەوە. خوای گەورە کەسانەمان بگێڕێ. بۆیە ئێستا ئەوانەی کە بەختەوەر بوون لە دنیادا خۆیان لە خۆیان تووڕە نەکرد، ئێستا ڕۆحیان لە بەهەشتا شادە، ڕۆحیان لە بەهەشتایە بۆ خۆیان دەخۆن و هەتا ڕیوایەتێ فەرمێت دەخەون ناو قەبرەکەیشا، بەڵام لە بەهەشتا خەو نییە. حەدیثێ فەرمێ بۆ خۆت بخە وەکو زاوایەکی چاک بۆ خۆت بخۆ ناو قەبرەکەتە، بۆ خۆت ئیسراحەت کە، بەڵام لە بەهەشتا خەو نییە. لە ناو قەبرە حاڵەتێکی جیاوازەیە، بۆ خۆی ئیسراحەتەکە دەخوات لە بەروبوومی دارەکانی بەهەشت، لە ناز و نیعمەتەکانی بەهەشت دەخواتەوە لە ڕووبارەکان و لە کانیاوەکانی بەهەشت هەتا ڕۆژی قیامەت. جا ئەو دنیا بێنرخە کە پڕ لە خەم و خەفەت و کێشە و مشکیلە، ئەوە دێنێ بیکەنە شوێنێک بۆ تووڕەیی خوا. ئەمە حاڵی ناو قەبرە بۆ کەسێ ئیماندار بێ، بۆ کەسێ خوا بناسێ، بۆ کەسێ نوێژەکانی بە جوانی بکە و نەیفەوتێنێ، بۆ کەسێ لە دنیادا خوا بە تاک و تەنها بپەرستێ. جا قەبری خۆمان تاریک نەکەین بۆ منداڵ، بۆ کەس و کار، بۆ هیچ کەسێک. هەوڵدێن بەویستی خوا لەو کەسانە بین خۆزگەمان پێیان بێ کە بۆ خۆیان ڕۆحیان لە بەهەشتا شادە. جامۆک یادخستنەوەی براکانم، با قەبرەکەمان لە بیر بێ کاتێککە دەمانەوێت تاوان و گوناه بکەین، بیرمان هەبێ ڕۆژێک دەبێت دوو بەردمان بۆ دائەنێن، دوو کێلمان بۆ دائەنێن لە ناو قەبرێکی تاریکە خۆمان و کردەوەکانمان خۆڵەدەن بەسەرمانە. ناو قەبرەکە ئەگەر چاکی کەین بەویستی خوا ئاوەدانە، بەهەشتە، دەبێتە بەهەشتێک بۆ ئێمە هەتا ڕۆژی قیامەت. ڕۆژی قیامەتی بەسەربەرزی بۆ بەهەشت. بەڵام ئەگەر خراپە بکەی دڵنیابە لە کەم ڕۆژی مردنتدا پێش ڕۆح دەرچوونت باجی خراپەکەتە دەی. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا. يا ربي خوايا روح كشان من لسر آسان كي برسيارينا وقبر من لسر آسان كي. يا ربي خوايا لو كسانا من بجري لدواي مردن من مزجيني بهشت من بأدريه، مزجيني رضا من دي خوا من بأدريه. يا ربي خوايا هي مني وأرامي ولاتكش من بباريزي لجناه لتاوان بدور من كي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.